هنر تۆزە بەرەو پێشتر چۆن ناو هەڵەبجەیە وەکو جاران نەماوە ئێستا چونکە مامۆستای هونەر خاصی خۆی هونەری خۆیەتی مامۆستاکان جارانی کە بە مامۆستای کە پڕکراوەتەوە بێسە چونکە هونەرە جوانەکان هەیە و مامۆستای تایبەتی خۆی هەیە ئێستا هونەر بەرەو پێشتراوە لە هەڵەبجەیە و لەناو هەڵەبجەیە ئێستا زۆر بەرەو پێشترەوە چونکە سەنتەر هەیە چالاکی هونەری هەیە ئێستا لە قوتابخانەکانی شایانی مامۆستایان داناوە بەشی شانۆیە بەشی موزیکە بەشی ڕسمە ئەو شتانە هەمویان داناوە بۆیان بۆ مەکتەبەکان ئەوەی کە پسپۆری خۆیان بۆ دانێن مامۆستای شارەزای خۆیان بۆ دانێن و بتوان کەشەکە بەڕێوە بڕن و بە ڕێکوپێکی بەڕێوە بچێت و زۆر لایەکیش لە هونەرکەنەوە زۆر ئەوە نییە کە بڵێ باش بێ بەستر لە 4 ساڵانی ڕابردووە باشترە هونەر بەپێی ئەو با بڵین حەجمەی کە وەکو لایەنی جوگرافی هەمانە کە لە هەڵەبجەی ئێمە بچکۆلەترین لە شوێنەکانی کە بەڵام کۆمەڵی کار و چالاکی زۆر باشەکرێ تەسەورەکەم لە شارەکانی کە زۆر باشتر بین بەو بێبودجەیی کە هەیە بەڵام ڕوحێکی خۆبەخشی لە ناو هونەرمەندانی هەڵەبجە بەگشتی هەیە تا ئێسێمە بەردەوامین کۆڵمان نایەوە لێشکردن ئەوی کە هەیە ئەو گۆڕانکاریە گرنگانەی کە لە ناو کۆمەڵگایە ئەتوانی بیکەی تەنیا ئەتوانی لە ڕێی هونەرەوە ئەنجامی بێ بەڕاستی ئەو هێزەی کە هونەر هەیەی توانێت دەرخەری حەقیقەت بێ باوەڕ ناکەم شتی تر هەیە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکانە سندیکای هونەرمەندانە ڕۆشنبیریە چالاکی هونەریە بەپێی شوێن و حەجمی کارکردنی خۆیان ئەبێ هەوڵ بن بۆ دروستکردنی کەشێکی لەبار هەم لە باخچی ساوایانە وەکو لایەنی پەروەردە قسەی لەسەرکەین باخچی ساوایان ئەو کللتورەی کە زەرورە وەکو لایەنی پەروەردەی هونەر زاڵێکی بەسەر دەرسەکانی کەیە نەوەک ساڵی جارە دەرسێکی هونەر هەبێت و دەرسەکانی کە بە فەرز بخوێنرێ بەڵام هونەر فەرامۆش بکرێت.